لەگەڵ باوکمان هاتین سوهەیلە فەرمێ بینیمان یەکێ لە هاوڵەکانی با بڵێن باوکم و کەسێکی تریش کە ئەو چوو بوو بۆ ماڵیان سەری هەڵبڕیەوە بەسەر دیوارەکەیانە نەچوەتە ژووریشەوە دەرگا بکاتەوە سەیری ناو ماڵەکەکە بۆ خاوەن ماڵەکە ئەگەڕێ لە پڕ ئافرەتەکەی بینی فەرمێ باوکم فەرمووی ئەمە ئەگەر چاوی کوێر کرێ لەو کاتە هیچ لەسەر ئەو کەسە نییە چاوی کوێرەکە تۆڵەی لەسەر نییە شەرعەن ئەنجام حەدیثەی گێڕایەوە لە ئەبو هورەیرەوە کە ڕەسوول الله صلی الله علیه وسلم فەرموویەتی هەر کەسێ بەبێ ئیزنی خاوەن ماڵ بچێتە ماڵەوە و چاوی کوێر بکەن ئەوە تۆڵەی لەسەر نییە بۆ چیە چێت پێ پێویستە بچێت کە تۆ ئاەت هەیە قەدەغەیەکە لێەوە حەدیث هەیە قەدەغەیەکە لێەوە چۆن نتوانی خۆ بکەی بە ماڵی خەڵک لە پەنجەرەوە سیرکەی لە دیوارەوە سیرکەی کە ماڵی ئێمە خەڵکێک زۆر خۆی پیاکە کە من بە هیچ شێوەیە ڕازی نیم خەڵک خۆی پیاکە دوو دەرگام داناوە دوو دەرگاکەنەوە یانە ژوورەوە دەرگایە لە پێشەوە سەر دیوارەکە دەرگایەکیش لە سەر قادرمەکان هەریان دەرگای سێم کایکەیتەوە یەکسەر ناو ماڵەکەمە من خێزانم لەوێیە هەوڵی ئەوە ژیان بیکەنەوە ئێمە دایمە کلیلمان ناوە یەک کەس بگرمەوە دەرگایە بکاتەوە بێتە ژوورەوە ڕێک ئەوەی لەسەر تەطبیقەکە مێتەکەیفی خۆشێتی هەر کەسێ بێت چونکە قبوڵ کراو نییە من بە هەموو تەمەنم لە دەرگام ماوە سێ جار ئیزن بوو بێ و کرابێتەوە کراوەتەوە نەکرابێتەوە ڕۆشتوم ماڵی باوکم بوو بێ برام بوو بێ ئیتر نەچوون بەسەر دیوارە و خۆمەڵە ماوە دی و نازام چۆن نتوانی وەکی ئەچیتە ناو ماڵی خەڵکەوە بە ئارەزوی خۆت بە هیچ شێوەیەوە قبوڵ کراو نییە لە شەرع بۆیە ڕەسوول الله صلی الله علیه وسلم ئاوا فەرمێ چاویتان کوێر کردیشتان لەسەر نییە یعنی تۆڵە و شکاتوانە نییە لە ئیسلامە لەو بابەتەیە چونکە ئەو بۆی نییە ئەوە بکە